سڵاوتان لێبێ بەڕێزان خۆشحاڵین لە بەرنامێکی نوێی گەنجانە من شاباز لەگەڵ هاوکارم دیمەن هاتینەوە خزمەتتان بەرنامەی ئەم جاری گەنجانەمان تایبەتە بە لایڤ موزیک لە ناو گەنجە هونەرمەندەکانی ئێستەدا. هەر بۆ مەبەستەش ئێمە سەردانی چەند هونەرمەندێکی گەنجەکەن کە شەوانە لە ڕێستورانت و کافتریاکان لایڤ موزیکیانەیە و دەمانەوێت بزانین کە بۆچی خاتونە گەنجەکانمان کەمتر بەشداریەکەن لە لایڤ موزیکدا. بەڵێ وەڵامی چەند پرسیارێکی تریش لە زاری هونەرمەندەکانەوە ئەبیستن لەگەڵمان نابن. کاک ئەحمەد بەخێر بێ بۆ بەرنامەی گەنجانە زۆر خۆشحاڵ بووین دیارە دوێنێ شەو سەردانی لایڤ موزیکەکەتمان کرد چێژمان زۆر لێبینی ئەمەوێ پێشەوەی دەستکەین بە قسەکانمان لە هیچ یادگارێکی خۆشەیە بۆنە لایڤ موزیکەکانیان لە مقابلەکانی پێشووترە ڕووی دابێ ئێستا پێشەوەی دەست پێ بکەین شتێکم باس کە هەرەوە باسەکەم لە شوێنێک بووین مقابلەمە بووی تەلەڤیزۆن لەگەڵ ڕێزم بۆ کەناڵەکە ناوی نایەنی هەر شەخسەکەش ناوی نایەنم بەرنامەکە ڕیکۆرد دەکرا هەر قسەی کرد هەر قسەی کرد پۆزێ دڵم پڕ بوو دی هەر نەگری ئەم نەگری دەی بگری ڕۆدی زەرەکە وتم بۆ چی بووە کاکە بۆ بگری ماکە گوناحم چییە من بۆ ئەم لێ بەرنامەکە جوانە بێ کاکە خەدۆکەی وەزع دەی بگری وت بەرنامەکە لەسەر گریانی تۆ جوانە دیارە بەخێر زۆر سپاس دەکەم بەراورد بە بەرنامەکانی ترمان ئێمە ئەم بەرنامەیەمان زۆر تایبەت بوو بە هونەرمەندە گەنجەکانمانوانی کە ئێستا لە ساحەکەیە هەر ناوی بەرنامەکە وای کرد کە من زۆر سپاس دەکەین سپاس بۆی کە ئێمەش پێ خۆشحاڵم و بەرنامەی گەنجانەکە بەشداریم کردووە کاک ئەحمەد لە هەفتەیەکە چەند لایڤ موزیکە هەیە لە هەفتەیەکە ئەتوانم بڵێم یەک ڕۆژەکە بتوانم ئیسراحەتکەم ئەویش لەبەر ئەوەی کە بەڕاستی هەندێک جار لەوانەیە خۆم بمەوێوانە بێ بەڵام بۆ نمونە هەفتەیەک جارمدانەوە بۆ هەولێر بۆ نمونە چونکە بەڕاستی ئێوەش زۆر پێویستە هەوادارێکی باش لە یەتە ئاهەنگەکانی منەوە لێت ئەمانەی ئێرەش لەو شوێنانەیە کە لەگەڵیان ڕێکەوتوون زۆربیان با بڵێن تر بەپێی ئیشەکە بوون بە برادێکی زۆر باشم ئەڵێن لەمێ لە هەفتەیەکە دوو شۆمان بۆ بکەی ئیتر منیش بەڕاستی حەز ناکەم بڵێم بەتەکید چونکە من لە ماڵی شۆ مەرگۆرانی ئەڵێم یعنی هەمیشە لەوێ بێ باشترە. باشە کاک ئەحمەد زۆربەی هونەرمەندەکان ئەڵێن ئێمە ناتوانین هەموو شتێک لایڤ موزیک بکەین لەبەر قوڕگمان و لەبەر تەندروستیمان و چۆن تەندروستی خۆتە پارێزین. وەڵی من ئاگام بەدڵم گۆرانی ئەڵم لەوانەیە ئەوان وا بن لەگەڵ ڕێزمان گۆیان بەڵام من وە کاتە تۆ لە تواناتە هەیە سپاس بۆخوا لەخوا بەزیادە لەخوا بەزیادە پێم بڵێم تا چەند لایڤ موزیک بۆ تۆ بۆ بە سپۆرتێکی باش بۆی کە کارە هونەرەکانی بەرەو پێش بێ یان کلیپی پێ بکەی سێدی پێ بکەی خۆمان نزانین کە ئەوە هەمووی مەسرەفیەوێ بەتەکید من ئەوڵ دەقەکە دەستم کردووە بەو ئیشە ڕوان پێ بکە یعنی گەر گەڕێمەوە بۆ یەکەمی پارێکی زۆر کەم وەرەگرت و وەکو چۆن بڵێ کردمان لەگەڕ دیارە پێش من کراوە بەڵام ئێمە کردمان بە مۆدل بەڕاستی من و کاگڕعد نامیق لێرە ڕێزیەوەی شتێکی تازە بوو خەڵک ئاوات ئەیلەوە گۆرانی هەیە لە شوێنانە ئێستا ئەگەر ببینی بۆ بە مۆدل و هەموو شوێنەکە شتێتیایە من ئەتوانم بڵێم زۆربەی کارەکە هەموو کارەکانم وەکو سپۆنسەر خۆم سپۆنسەری شەکانی خۆم بەو لایڤ موزیکە بەڕاستی ڕاستەکەی. کاک ئەحمەد تۆ وەکو ئێستا هونەرمەندێکە زۆر ناسراوی لە کوردستانە لەلای هەر کەسێک بڵێ ئەحمەد خەلیل ئەی ناسێ مەرجت چییە بۆ ئەوەی کە بچی لە شوێنێکە لایڤ موزیک بکەی؟ ئەو مەرجانەی کە من هەمە یەکەم شت ئەوەیە کە بۆ نمونە ساونتی شوێنەکەم بەدڵ بێ لە ڕووی دەنگەوە کە ئەو کێشەیەکی زۆر ڕۆژانەیە بەداخەوە کاتە لە پێشا تۆ چێکیەکەی ئەوەیە بەڵێ دووهەم ساحب ئەو کەسێک کە ساحب شوێنەکەیەتی یعنی ئەبێ ڕێزم لێ بگرێ بەڕاستی یعنی چۆن بڵێ مەسالی سکوریتی وەمانە یان ئەبێ بۆ نمونە بۆ بزانەکەم نەچم بۆ ئەوێ چکە هەم من ئیسفادە ئەگەێنم بێ وەکو ئیسفادە هەم ئەویش ئەیگەێنێ بە یعنی هەردووکمان بەڵێ ئەوە مەرجەکانی منە و دایمەش ئەو بڕام داوا کردو کە مەسەلەن هەموو کەسێ بتوانێت بێ ئەگەر بزانم مەسەلەن ساحب شوێنەکە زۆر
جەختەکە لەسەرەوەی کە مەسەلەن پارەکەی زۆر بێ قەت قبوڵم نەکردووە ئەوەی لەگەڵ شاگردەکانیش بۆیەکانە بینم خۆشە لەگە ساحبی شوێنەکە بینم خۆش دێمن ئەو کەوتەی هەرێمی کوردستان خۆمان زانین وایە گەشتیارمان هەیە گەشتیارگیانیمان بەتەکید تا چەند لە ڕێی لایڤ موزیکەکان ئەتوانن ببنە مەسەن هۆکارێک بۆ گەیاندنی مەسیجی کولتوری کۆمەڵێک گۆرانی کولتوریمانێ کۆمەڵێ هونەرمەندی بەناوبانگمانێک ئەتوان بۆنە لایڤەکانیان مەسەن کۆمەڵێک گۆرانی ئەوان ئەڵیتەوان تا چەند ئەمە گرنگی هەیە بۆ کللتوری خۆمان بەو کەسانە بناسیین و بیان هینە لایڤ موزیکەکانی هونەرمەندە کوردەکانەوە بەتەکید ئەوە یعنی شتێکی زۆر باشە و من لە لایڤ موزیکەکانی خۆم وەکو خۆم ئەوەی ئاگادار بم ئیشەکەی خۆم ئەتوانم بڵێم عەرەبی بۆیەت تورکی بۆیەت و لە با بڵێن لە ئێرانەوەیان ئەڵێن خاص بۆ لای تۆ هاتوونەوە دڵی من زۆر دەخۆش کەواتە بێجگە لە هەواداری کورد تۆ هەوادارت هەیە لە شوێنەکان دەخوا بەزیابێک لە بەغا هەمە پێیانوتم بۆ کۆنسێر لە بەغا بەڵام ئیتر لەبەر ئەمنیەت و ئەوە نەمتوانین لە بەغا لە وڵاتانی دەرەوە کوردانی تاراوگار بەڵێشم بۆ ئەوروپاش لە ئەوروپاش بەڵێ لە هەر چوار شارەکەی سوید ئاهەنگم کرد 2017 ئەگەر هەڵە نەبم 16 یان حەڤە بوو بەڵێ باشە تۆ لایڤ موزیکت هەبووە لە کوردستان و دەرەوەی کوردستانیش باسی ئەو گرێبەستانم بۆ بکە کە ئەکرێ چ جیاوازیەک هەیە لەو گرێبەستانی کە لە ناوەی کوردستان ئەکرێ لەگەڵ دەرەوەی کوردستان و زیاتر بەژەوەندیەکە بۆ کام لایە بەتەکید بەڕاستی من ئەوانەی دەرەوەی وڵات کە کردومە بۆ نمونە زیاتر بیرم لەوە کردوەوە کە منە چم بۆ ئەوێ یعنی ئەو کەسانی کە منیانەوێ کە ناتوانن من ببینن من جارێک ئەوەکەم بە قیاس دوو وەکوتم سکیوریتی و ڕێزگرتنی کابراکە بێ ڕێزیەوە بگرێت کە من نەچم بۆ ئەوێ بەڕاستی و سێ هەم ئەکێدە سەر مادی و ئەوە هەمیشە مەسەلەن یا گرێبەسەکانی دەرەوەی وڵات ڕقم حسابی ئەوەیە جا من وەکو خۆم قەدەوەم نەکردووە هەر عەقدی دەمی لێرەش یعنی کەس نییە هینەکەم پێی ئیمزاکە بە هیچ شێوەیەک بڵێ وەرە تۆ هەموو ڕۆژێکە بێت لێرە بیت بە وەرەقە و قەڵەم نە بەس بەدەم بەڵام یەک شتی تر هەیە مەسەن کۆمەڵی هونەرمەندی تر هەیە کە ئەڵێن زۆر جار لە عەقدەکانە لەگەڵ ئەو شوێنانی کە لای موزیکەکەی حەقمان ئەخورێ بەشێکیان ئەڵێن بریا وەزارەتی ڕۆشنبیری لە بینمانە بووە بۆی ئاگاداری عەقدەکە بووە جا تۆ پێم بڵێ ینی یەکەم ئەڵێن ئەوترێ کە هەر شتێک تەجروبە و زۆر بوو بەردەوام بووی شارەزای تیاوێ تا تۆڵی بەس بەدەمی بۆ نمونە من عەقدی خۆمەکەم دیکاتە هونەرمەندانە چی بکەن وەڵی نابێ ببیڵن حەقیان بخورێ چۆنایی بۆ چۆنی من چۆنی لەبەرەوەی کە نازانم شتە بەسەر منە نەهاتەوە بۆ نمونە لە ئەوروپا یەک جار بەسەر ماهاو ئەویش ئەوە بوو کە بۆ نمونە خەڵکەکە هەمووی هات بۆ ژوورۆ ئەو خۆشەویستێک ئەو حەفلەی کردبوو ئەخیر حەفلە بوو وە بزانم ئۆپسالا بوو لەسوید باش تاکسی نایابوو با بڵێن زەریبەی نایەوە بۆ وڵاتە پۆلیزاوە بۆی کە جەوەکە تێک نەچێ من بێەوەی داوای یەک دینار بکەم وتم خۆ من هەر هاتووماتم با ئەمانم بفەوتێ زۆر ئاسایی چ گۆرانیەک زۆر پێ دووبارە ئەکەنەوە لە لایڤ موزیکەکان وەفا خیانەت ئەوانەی کە بۆ نمونایتر این بووە خەیاڵ ئەمانە زۆر داواکەن ئیتر گۆرانی بێژگانی کە هونەرمەندی خوا لە خۆش بوو هەردەڵام بەکرد هونەرمەندی مامۆسا و برای ئەزیزم کاکۆ یۆنجافەمان نەمید داواکەن بەڕاستی زۆر جار ئەو گلەیە و لەیەکرێ لایڤ موزیکت هەیە لە شوێنێک و هەوادارەکان هەمویان ئامادەن ڕکلامی بۆ کراوە ڕکلامی بۆ کراوە هیچ زانمەڵێ اینجا هەرچەند تەلەفۆنم بۆکەن مۆبایلەکە و داخراوە جواب نایێتەوە لەمە خیرەیە شتێکی وا ڕوویە بەڵام ئەویان خوای زانێکە بۆچی مۆبایلەکەم پوژاوەتەوە و نەڕۆشم بۆ شوێنە سواز بۆخوا کە نەجاتم بوو لەو کێشە و مەشاکی لەبەروی کە من یعنی نەئەبوو بچم ئەو شەوە بۆ ئەو شوێنەوە نەمەتوانی بڕۆم بەڕاستی نەیانی هێش بڕۆم میتر نازانم چۆن قسە بکەم یعنی ئەو قسەی کە ئەوترێ ئەڵێن بۆ ئەحمەد خەلیل کە حەزی لە شوێنێ نەبێت تەلەفۆنەکە داغاڵێنە جاری واشە بۆ ساحەبی شوێنەکە تەلەفۆنی بۆ کردوم تێتی ئەبێت سەعادەوە نەبێت وتووە مادەمەڵێ چکە وشەی ئەبێتم قەت قبوڵمە بووە لە دنیاە یعنی لەگەڵ ڕێزمان ئەبێت چییە وتومە ئەبێت تێتی ئاوتم دەوە نات ئەوەشی تێکەوە باشە مەسەلەن ئەوە نیە تۆ مەزاجە چکە هەموو شتێک ئیلاقی بە مەزاجەوە هەیە بەڕاستی کە تۆ مەزاجی من بگریم لە چۆ گۆرانی بڵم چکە من بەدڵم هەیە یعنی کە یای لە دڵم ناتوانم بەڕاستی هیچم پێ نییە نازانم زۆر مرتاح بووم و برای منی وەکو مانشەتی خۆم هەمیشە هەتا هەناسە بەم گۆرانی ئەڵێم و هەمیشە خزمەتکارم و تازەترین کاریشم کارێکی کۆنسێر دەبێت لە شاری کەرکووکی خۆشەویست بەم ئایندەیەکی زۆر نزیک ئینشاءالله
ئەوە خەریکی بەرنامە پرۆگرامین بۆی چکە زۆر قەرزارم کەرکووک بەڕاستی و تازەترین کاریشم وای حاڵی من لەم ڕۆژانە ئینشاءالله بڵاو بێتەوە تازە کلیپم بۆ کردووە کاک بڕای فەتاح کاری کلیپی بۆ کردووم و کاری موزیکیش لە وڵاتی تورکیا و لە ستۆدیۆ مۆتۆرۆنۆم تۆمارمان کردووە کاگەفشی شوکری کاری دەنگ وەرگرتنی بۆ کردووە و ئارەنجی کردووە کاک عەلی شەریفزادە کاری میکس و مایسترینی بۆ کردو ئاواز و تێکستی هونەرمەندی خۆشەویست و هاوڕێم کاک سەرمەند فوادە لێرە چاوی ماجەکەم وای حاڵی من سەیری شەوش تێکستە خۆم نەنووسیوە دواداری هەمیشە حاڵە هەر لە خۆشی زۆر خۆشحاڵ بەیوانکە هەردەم بە سەرکەوتویش بتبی لەگەڵ لەوە زۆر سپاسیواکەم و سەرچاوانە خۆشحاڵ زۆر سپاس. هونەرمەندی گەنج بێژن جەزا یەکێکی ترە لەو میوانانەی کە ئەمڕۆ بەشداری لە بەرنامەی گەنجانەکات. ئێمە لە بەردەم ماڵی بێژەنین ئەچینە لای بێژەن و کۆمەڵێک پرسیاری ئاڕاستاکەن کە لەوانەیە جێی پرسیار بێ بۆ ئێوەش لەگەڵمان بن. باخەکەشتان زۆر جوانە ئەوە کێ ئاوا خەریکە دیزاینیەکە و خەریکیە بێ و خزمەتیانەکە و دایکم زۆر سەلیقەی هەیە بۆ باخۆش جگەلەوە کە خۆشی ڕێکخراوی ژینگەی هەیە ئیشی ژینگەیەکەمانە بەڵام زیاتر دەسی بە ماخەوە بووە دەستخۆش یعنی ئەوە هاوکاری تۆ یارمەتی نایەی؟ زۆر هاوکاریەکەن یعنی هەموو شتەکان بە هەرەوە زیەکرێ بەس باسی ئێوە باسی دیزاین و بڕیار و شتەکانتان کرد ئەوە لای ئەوە یعنی تۆ ئاویە بەخواست زیاتر هەویش خۆیکە ئەم ماوەیە لەبەر ئێمە مەشغوڵین ئەو دوو مناڵەکەیەنی تر تۆزە دنیا گۆڕێەوە هەمومان مەشغوڵی ئەوەین بەڵام بە ئام خۆی خەریکێتی خۆشی زیاتر بڕیاریاوەکەم باخە هەبێت درێ خۆی خەریکی مناڵی دوو گۆڵیمان تیا خەریکی هیوادارم هەر ئاوادان بێ ئێمە ئەزانین کە بێژن جەزا ئێمەش و بینەرانی کەم کەسێکە بێژن نەناسێ ناچینەوە سەرانی پرسیار کە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لای ئەمە ئەوە بوو ئەم ڕۆمانویست گفتوگۆ سەر ئەوە بکەین تا چەند ئەم هونەرمەندە گەنجانی کە ئێستا هەن باشە توانیوان لە ڕێی مەسەرەن لایڤ موزیکەوە یاخود عەقدێک لەگە کۆمپانیایەک کارەکەیان بکەن بە بزنس یعنی لە هەموو وڵاتانیش خۆ دەزانی وایە هونەرمەندەکان زۆربیان خۆیان ئەژێنن سەپۆرتی کارەکەی خوێنن هەمووکو بزنسیش بەکاریهێن ڕاست مەسەلەی لایڤ موزیک ناچتە بابی بزنسەوە کە بزنس ئیشێکی زۆر گەورەترە بەڕاستی بزنس ڕێخستنیەوێ بزنس کۆمەڵی فاکتەری تیای با باسی بزنس نەکەین بەهام بەڵام وەکو مۆسیقا و لایڤ موزیک ئیشێکە لە برەوەی کە مەعاشێکی ماگانەت هەبێت لە برەوەی کەسێ دەستە بگرێت لە برەوەی کە کەسایەتی هونەرێکت بڕوخێ لە بەرچاوی خەڵکو نەتوانی ئیداری حیاتی خۆت بکەی لایڤ موزیکەکەی بەڕاستی ئەجینا شتێک نییە تۆ ناتوانێت لایڤ موزیک بۆ نمونە ماڵێکی گەورە بکڕی ناتوانێت لایڤ موزیک ئەلبومێکی گەورە بکەی چکە ئەبێ پارەی لایڤ موزیکەکە هەڵگری یان ئەبێ سەرچاوی شتری مادیت هەبێت تۆ بتوانانی پارەی لایڤ موزیکەکە سیف بکەی ئەو کاتە لایڤ موزیک دەتوانێت شتێکت بۆ لە عەقدەکە ڕازینین کە لەگەڵ ئەو ڕێستۆرانت و عەقدەکە نەوعی زۆرە ئەو گۆرانی بێژانی کە هەمیشە لایڤەکەن ناتوان ئیشی هونەری بەدایمی بکەن چکە بەڕاستی لەبەرەوەی کە ئیشی هونەری پلان بۆ دانانیەوێت ڕێستێکی گەورەی هونەریەوێت کاتە کاتێکی زۆری 100% ئەو کاتەش کە ئەیبێ ئەو کەسی فێری لایڤ موزیک بێ ناتوانێت مانگێک بۆستێ بەڕاستی نەک فێریش بوو بێ ئەو معیشەتی لەسەر ئەوەیە لەوانەیە لە نادیەکی ڕاضی کە یاریەکە لە جیمێک کە یاریەکە زمانی پارەکەی لەسەرەوە دانابێ لەوانەیە جلکڕین و ژیان و هەموو شتێک لەسەرەوە دانابێ و مانگە ڕێ زۆرەگرێ بۆ شێوازێ لایڤ موزیکیش وەکو شێوازە مادیەکەی من وای بینم یعنی ئەوەنە دەسەکەوێکە خۆت چەنە کاتت داوە بە لایڤ موزیک ئەی بۆچی هەوڵت نەداوە کارێک مەسەن شەوانی تریش وەربگری واتە هەفتەی تاقیم کردەوە ساڵی 2010 هەفتەی 6 شەو لایڤ موزیکمانە کرد تقریبا ماوەی 7 مانگ من قورگم هەر وەستان نەمتوانی قسەش بکەم بەڵێ ئەمەلیاتی ویست و شتەکە قورس بوو لەبەرەوەی کە من بۆم دەرکەوت کە من گۆرانی بێژێکی جدیم ناتوانم گۆرانێک بڵێم کە تەنها ئیشەکە بەڕێ بکەم گۆرانی بێژەیە فێر بووە گۆرانی بێژەیە لێ ئەزانێ لێزانینەکە ئەوەیە کە خەمی سەحەتی خۆیەتی خەمی ئیشەکەی خۆیەتی تۆ خەمی سەحەتی خۆتەواتە
خەمم هەیە بەڵام هەیە لێ ئەزانێ گوێگرەکەی بەلاوە گرنگ نییە بۆ نمونە بەس من کە ئەو لێزانینە چۆنە باسێکی ئەو لێزانینە سەبۆت باسەکەم بەرنامەیەکی تەلەڤزیۆنی لەگەڵ ئیشێکی زۆر شاکاری مێژووی لەگەڵ کلیپێکی خۆت لەگەڵ لایڤ میوزیک کە مێزێک بەرامبەرتە هیچ فەرقی نییە کاتێک گۆرانی پێشکەشەکەی من بڕوان ناکەم دارتاشێک بتوانێت ئیشێکی خراپ کات تەنها لە بەرەوەی کە پارێکی کەمی وەرگرتووە شتی وان ناکات سەنعاتەکەی خۆی ناشتین ناکات لە بەرەوەی کە کەمی وەرگرتووە پاشان کە لایڤ میوزیکەکەی و مێزەی بەرامبەرت هەمان ئەو جمهوریەیە کە تۆ لە بەرنامەی تەلەڤزیۆنیا بە نوعێک بە نەبرێکی قورسەوەڵی من خزمەتی هونەری کوردی و گەلەکەیەکەم ئەوەی بەشێکن لە گەلەکەەوە زۆر چاکەم کاکبێژن باسی ئەو ئەقدانەمان بۆ بکە کە ئەکرێ لە بینی هونەرمەندێک لەگەڵ کۆمپانیایەک یاخۆت شوێنێک کە تۆ ئەچی لایف موزیکی تیاکەی تا چەند ئەو ئەقدانە بۆ بەژەوەندی ئێوەیە چونکە ئەوەی کە ئێمە ئەیبینین زیاتر بۆ بەژەوەندی ئەو شوێنەیە کە ئەو هونەرمەندە ئەبات و بەکاریهێنێ ڕاست عقد یان گرێبەست بە معنای شتێکی زۆر زۆر باشە ینی هەر خۆی معناکەی جوانە مەسەلەی بەستنی ئەو گرەیە کە تۆ ناتوانین لی دەرچی یان بەپی پرۆپۆزەڵ و پلانەکەی ناو گرێەکە کە نووسراوە تۆ چەندێک دەتوانی بڵین پێوەی پابندبی مەسەلەی گرێبەست لە وڵاتێکە کە ئێمە ئاگادارین کە هەموو لایەنەکانی تر لە جێ خۆی نییە بۆ گرێبەستی یاریزانێکمان نییە بۆ شێوازە جددی کە باسەکرێ گرێبەستی فەنانێکی تەشکیلیمان نییە مامۆستایەکی زانکۆمان بە شێوازێکی جددی نییە تۆزێک ئێمە ناتوانین خۆمان لەوە بدزینەوە بۆنێ ئەم سەوزای و باخ و باخاتەوە کە ئێمە وڵاتی حرب نین هەر چوار زۆرمان حرب بەڕاست ئاخرێک شتی تری شێ بێژن گیان ئەو شوێنەی کە بۆ نمونە ئەو گرێبەستە لەگەڵ هونەرمەندەکەیەکە بۆنە ڕێستۆرانتێکی گەورەیە یعنی ئەو بەهۆی جمهورەکانی ئەو هونەرمەندە ئەوێ کە ئەمە ڕاستیە ئەوێ کە بۆ نمونە خەڵک ڕاکێشە بۆ لای خۆی بەڵام ئەوەندەی کە هەیە ئێمە بیستومانە گلی هەیە ئەوترێکە بۆ نمونە هەندێک لەو شوێنانەی کە گرێبەستیان لەگەڵ هونەرمەندەکانە کردووە حاڵەتەکە گەشتۆتە سەر ئیستیغلالکردن من ئەوەی کە پێتەڵە من زۆربەی ڕێستۆرانتەکان ساحەبەکانی هاوڕێ من و لەسەر ئەساسی هاوڕێیەتیش من گرێبەستم نەبەستۆ لەگەڵیان واتە تۆ گرێبەستنی هەفتەی 2 شەو 3 شەو لایڤیشم کردبێت تەنها لەبەر هاوڕێیەتی بووە چکە 100 شوێنیتە تەلەفۆنی کردبێت نەچوم من چکە وتوما گەر ساحەبی شوێنەکە نەناسم ناتوانم شتیا بکەم لەبەروی کە گرێبەز نییە ئەو کاتەوە ڕێز و تەقدیرەت بۆ ناگەڕێتەوە من خۆم ئەوم بەدەستێناوە لە ڕێگای عیلاقاتەوە بەڵام من پێ دەڵێم ئەوەی ئاگام لە سیستەمەکە یەک بە سێ بۆ نمونە ئەگەر من ئەم شەو 3 دینار پێیە کە مەتوانم دینارێکی بم بەڵای یەک بە سێ ئەوە نەئەکە ئەوانەی کە زۆر مەوسوق و زۆر جێ سیقەن بەڕاستی بەڵام زۆربەی شوێنەکان شەوێک 100 دینار پێیەکەن دینارێکیان بەڵای بنزی و بە دوای گۆرانی بێژانشە گەڕن کە کەمتر وەرەگرێت گلەیەکشتان لەسەر ئەوکو هونەرمەندانەوانی کە لایڤ موزیکەکەن ئەڵەن تۆ جارجار حەقی ئەو موزیکژانە یان ئەو کەسی کە بۆ نمونەوەی ئالەتێکی مۆسیقای هەیە و هاوکاریەتی حەقی ڕاست شتە هەیە لە بینی هەردوو لا هەیە شەڕێکەوە تاوا نابێ مۆسیقەکە حەزەکە خۆی گۆرانی مێژەکە حەزەکە خۆی دەربخات تۆزێک شتێکی لە لایڤ موزیکا پێڵن ئیمپرۆڤایز ینی لە خۆژەنی ینی ارتجال کاتێک چیتە ناو ارتجالەوە تۆ لەگەڵ جەوی ئەو خەڵکای بەڕاستی تۆزێکی تایتە دەرەوە کوشتێکی ڕۆحیە بەتایبەت فەنەکەی من وایە مقامات بەو شێوازێ ناتوانم ئێستا مۆسیقەکە لەگەڵ ڕێزما هەنێ جار ڕۆشنبیریەوەی نییە کە شعری ماحوی چەند سەترە لە کوێ تەواو بێ لە نوێی شعرەکە سۆڵۆوە گەڕا بۆ تەواوبوون و بەستەکە ئەداتێ منش حەزم بەوە نیە بەڕاستی چکە هەستەکەم لە لای جمهورەکە خراپ دەرەکەم ناڕۆشنبیر دەرەکەم ئێستا شعرەکە ماوێتی بڵێ شکر شعرە ماحوی تێگا دەسەکەی ئەو بەستەکە کابرا زۆر حەزی لە ماحوی تەواو بووە زۆر جار دیقەتیەوە ماوە حەزەکان شعرەکە تەواو بێ و بە هەمان شێوە گۆرانی بێژ نایڵێ مۆسیقی ئەوە بکە لە سەعاتێکە 15 گۆرانی 20 گۆرانیە گۆڕێ کەیتە ماڵەوە تۆ لە حەفلە بووی سەر تێشێ بەیانی نازانی هیچ چییە ئەوەیە شتێ ساڵی 1970کان من لەگەڵ مامۆستا سەردار خواحافی کارەباجی گوێەوەی باس کردم وتی ساڵی 1970 شتێکە لە مۆزەفینی سلێمانی من لایڤ میوزیکمان هەبووە زۆر دەمێکە لایڤ هەیە لێ کۆیش هەبوو لە هەولێریش هەبووە من کۆمەڵک حەفلەی هەولێرم لە ماڵەوە هەیە کە بەناوی حەفلەیە بەس لایڤ میوزیکە کە حەمەجەزا تایا تۆفیق حەیدەر بەقاو بەیەکەوە لە هەولێرێکەن بێکەوە حەفلەیەکە بەس لایڤ میوزیکە بەڕاستی جمهورێکی سەیر هەموو گۆرانێکە ئاڵێنەوە لەو کاتەوە سکوێریتی نەبوو بۆچی سوتفە 5 ساڵە ئەو نادیانە ئەو ڕێستۆرانتانە پێویستیان بە سکوێریتیە بووی کە خەڵک گۆرانی تیابلەکە هەموو خۆشەویستی و گۆرانی بێژەنیە نەژوورە ئەڵێن کراوە مەرجیش سەبەبەکە حەقیان نەبوو بەڕاستی چکە دایمە شەڕە بوو چکە ئیتر گۆرانی بێژی خراپ هاتە ناو لایڤ میوزیکەوە و کاتە جمهوری چەوری خواردنەکە زۆرتر بوو خەڵکی سەحی نایەتەوە شوێنان
دەوانەیە کەسی تاوانباریتیان ئەمە بە هیواین بێژە جان سپاس بۆ کاتی بە ئێمە بەخشی ئێمە بە هیواین کە ئەو پەیام و مەسەج جوانی کە لە هونەرە هەیە خۆی هونەر هەر خۆی خۆشەویستیە ینی بەڕاستی ئاشتیە زۆر مانایتری هەیە کە ناکرێت لە پێراسەکرێ لانی کەم نەبێتە هۆی ئەو کێشانە و من زۆرم پێ خۆش بوو عفو گەنجانمان هەمووانێک کە لە هونەران بتوانن بۆ بزنسی خۆیان بۆ ژیانی زۆرم پێ خۆیان خۆش بوو ئەمە یەک مقابلێک بوو تایبەت بە یەک لای هونەر بەڕاستی کە زۆر زەرورە باناوێنین بزنس بەڕاستی بزنس ئیشێکی زۆر گەورەترە بزنس وەکو هونەر خۆی پیرۆزیە ڕوکنێکە لە ڕوکنەکانی حیات بەڕاستی و کەسانە بزنسەکەن بڕۆ بزانە چ ڕێز و کەسایەتیەکی گەوریان هەیە ئەگەر من بزنس بکەم بەو شێوازە گۆرانی ناڵم کە ئێستا بینن من نابەتەنیا هەنی هەموو هاوڕێکان بزنس ڕێخستنیەوێ بزنس ئەوەنەی کە ئاگا لێبوونی سومعەیە بۆ نمونە لە تیجارەت تا تۆ بسی قەو هەبێت ئەوە نەژ ئاگا لێبوونی بزنس خۆیەتی بەڕاستی لەبەرەوە هیوادارم ئەوانەی کە گۆرانیڵێن بەتەن جمهورەکەەوە بێن تۆزێک دوورکەونەوە لە گیرفانیان بۆەوە بێن کە شوێنەکان جوان بکەن بەڕاستی خۆشحاڵ بووین کە لەگەڵ سپاس بۆ کاتی بێمەت بەخشی و سپاس بۆ میوانداری و بە هیوای کە ماڵەکە و هەروە ئاوادان و سپاس جوان بێ زۆر سپاس. تەندروستی چۆنە هەنیاگیان تازە جوانکاری لوتیشە کردووە ئازێتیشمان دایتوە دایرەتەوەمان ڕاکێشە بە هیوام کە ئێستا تەندروستێکی باشت هەبێ سەرەتای کارە هونەریەکان تاوانیان و هەموو کارێک شاواز وەکو خۆتەزانی سەرەتاکەی تۆزە قورسە کی هاوکارتە لەم سەرەتایە سەرەتایی دەستپێکردنی من زۆر بچوو بووم 2010 بوو کە دەستم کرد بەم کارە ئەو کاتە لە فستیڤاڵ و چەند شتێکان بەشداری مەکرد کە هەردوو مامۆستای زۆر ئازیز مامۆستا هەڵبوو مامۆستا ڕەبین ڕێز و سڵام هەیە بۆیان کە ئەوان منیان بەم ڕۆژە ئاشنا کرد بە دنیای هونەر ئەوان یارمەتیان نەمایان لێ کردم کە شەرمم نەبێ نەترسم هەوڵ بم بە ئەو شتێکی ئەمەوێت کەواتە بوێریان فێر کردووی زۆر باشە بۆ کارە هونەرەکانە چی سەپۆرتە کارێک بکەی بۆ بەرهەمێکی نوێت هەبێ حتمما پێویستە بۆ کلیپێکیشی بۆ پێویستە بۆیە کە لەوانە هەموو هونەرمەندەکان لە ستودیۆیەکی باشە گۆرانی ڕێکۆردکەن ستودیۆش جارێکی تر پارەی هەوێ تۆ بیر لە چی کردوتۆ بۆ سەپۆرتی خۆت تا ئەم کاتە هیچ کەسێک نەبووە خۆم کردومە بەڵام لەوانەیە بۆ ئەم کلیپە تازەی کە ئێستا خەریکم ئیشەڵا بۆ ئەوان لاوچێ هەبێت کە سەپۆرتی من بکەن زۆر چاکە هۆناگیان تۆ تا چەند کاری لایف موزیکت کردووە ئایا ئەو کارو کردووە من بۆ نزیکی 10 بۆ 11 لایف میوزیکم کردووە چۆن بوو بڕیارداکە لایف موزیک بکەیت بەڕای من لایف میوزیک شتێکی زۆر ئاساییەوە ئەوە کە کۆنسرتی ئەنجام بێ من داواکارم لە هەموو خانمێک بە تایبەت خانمەکان چونکە بەام پیاوەکان ئەیکەن داواکارم لە هەموو خانمێک کە ئەم لایڤە بکات چونکە شتێکی زۆر نۆرمەڵە و زۆر ئاساییە هەنە کەس ئەڵێن کە لایڤ میوزیک عیبەیە یاخود لە کێ دروست ئەکا بۆ شخصیاتمان بەعکسەوە تۆ بۆ گەورەتر ئەبی بەوە بە تایبەت ئەو شوێنەی کە تو خاوەنی چ شوێنێکی خۆت ئەناسێنی پێت ئەڵێن فلان کچ کە خەڵکی فلان شوێنە لایڤی کرد سەربەرزیە بۆ من ئێستا کە لایڤ ئەەکەم جارە لایەنەمادیەکەم لایەوە ڕاستە هەموو کەسێک حەقی خۆی وەرئەگرێ بەڵام من زیاتر بۆ ئەوە لایڤ ئەەکەم تاکو پێگەیەکی خۆم دروستکەم باشە هۆنیان مەرجەکانی تۆ چییە بۆ ئەوەی کە بچی لە شوێنێکە لایف موزیک بکەیت ئەساسریشت ئەوەیە کە ڕێزی هونەرمەندەکە بگرن و دوای ئەوە شوێنێکی وا تایبەتی بۆ دروستکەن کە هونەرمەندەکە بتوانێت بەدڵ گۆرانەکەی بڵێ بەدڵ ئەوەی کە ئەوێت بیگەێنێ بە خەڵکەکە واتە گرینگە لایتینگ و سەوت و ئەو شتانە تۆ ئەو شوێنانەی کە چووی تا چەند ئەو شتانیان لەبەر چاوگرتووە هەنێک کات کە چووم هەنێک کێشەی ساوند دروست بەڵام بەڵێ بەڵام دوای چارەسەریان زۆر چاکە هۆنێگیان دڵخۆش بووین کە کاتە تەرخان کرد و هاتی لەگەڵ ئێمەیان بووی زۆر سپاس بۆ ئامادەبوون و بە هیوای کە بە زووترین کاتیش چاک بیتەوە ئینشاءالله زۆر بەخێربێ بۆ بەرنامەی گەنجانە زۆر سپاس خۆشحاڵم ئەوڕۆژتان میوانێ لەگەڵمانە میوانی منن تۆ میوانی گەنجانە میوانی پرۆگرام ئێوەش میوانی منن ئەوە لە دوای بەرنامە لەسەری ڕایەکەوین باشە پێم بڵێ لە کەیەکەوە دەست بە هونەر کردووە وەکو هەموو هونەرمەندەکانی تر لە مناڵی و حەزر لە هونەر بووە بۆخوا من لە چەند پرۆگرامێک ترش باسم کردووە من بە حکمەوەی لە خانەوادەیەکی هونەری بووم لە مناڵیەوە حەزر لێ بووە ئەرێوەڵە ئەی چەند بەرهەم هەیە من
تا حەوت دانە کلیپم هەیە و نۆ تراکیش با بڵێن ئەگەر وەکو بەبێ کلیپ بێ نۆ تراکم هەیە بەس حەوت دانای کلیپە. ئەی تا چۆن بینە هەیە لەگەڵ لایف موزیکە سەلامی هەبوو باشە باشە یعنی بەشداریەکی بۆخوا کەم تا زۆر بەشداری لایڤ موزیکەکە وەکو پێویستی بۆ ئەوەی بەرداوامی بدەمە ئیشەکانم خۆتەزانین تۆزێ بە سپۆنسەری و با بڵێن ئیتمادیەن کە پێویستمانە بێ مەجبوری لە هەفتەیەکە ئەگەر بۆ نمونە داوات لێ بکەنە توانی لە هەفتەیەکە چەند شەودانی بۆ لایف موزیک بۆ خوا وەکو توانین ئەتوانم هەمووی بیکەم باشە هەموو شەوەکان بیکەم بەڵام وەکوتم زیاتر ئەوەستێتە سەر مادیەکە کە چەند پێویستە بێ کەواتە هەتا پێویستت نەبێ کارەکە ناکەی ناوەڵا تو هونەرمەندی چۆن نەبێ بۆ خۆیان حەز ناکەم وەکو گۆرانی بێژە لایڤ دەرکەوم باشە حەزەک یانی تمەحی زیاتر گەورەترم هەیە بۆچی پێت خۆش نییە وەکو هونەرمەندێکی لایڤ موزیک دەرکەوی سەرکە لە وڵات ئێمە لە هەموو شوێنێکش باشە تۆ ئەگەر کەسێک خەونیشت کە جارێکی بینی ئۆتۆماتیکیان تۆزە نۆرمالە بێلات باشە منش حەز ناکەم نۆرمال بم حەزەکەم تۆزە دوور بم لە چاو بەسەوەی هەموو شێوێک ببینرێ بین بە برادر کاکە ئەخێر لەسەر ئەوەی کە هەموو شوێ بۆ دیمەڵێ ببینرێ یاخۆ تۆ خۆت تێبین لەسەر ئەوەیە کە زۆر نەچیتە بەرچاوی خەڵک لەوانەیە بۆ نمونە هەوادارەکان ئەوەیان بوێ ینی قەت ڕوبەڕووی ئەوە نەبوویتەوە شەو ئاهەنگێکە هەبوو بێ لە شوێنێکە بۆ هەوادارێکی خۆت هات بێ بۆ ئەوێ ئەکیت ئەو مۆقفانەمان زۆر توش دەبێت بەس سەرکە من هەموو شێوی لایڤ موزیک بکەم باشە هەموو کەسێک با بڵێن ئۆپشنی ئەوە هەیە کە بتوانێت بێ سۆ کە تۆ کۆنسێرتەکەی ڕەنگە تۆزی زەر بە کۆنسێرتەکە بڵە باشە ئەوە تاکە پۆینتەکە زۆر تەرکیزی لەسەر دەکەم ئەتوانین بڵێن یەکێکە لە سیاسەکانی تا ئاکید مەرج چێ بۆ بەشداریکردنە لە لایڤ موزیکەکە مادیەکی باش مادیەکی باش جارێکتریش مادیەکی باش بۆ خۆیان مەرجێکی ئەوان نییە با بڵێن کە مەسەن بڵێ هیچ شتێکی ئەوان کاتێکە تۆ ئەتەوێت لایڤ موزیک بۆ شوێنێک بکەیت بۆ کافتریایەک ڕێستورانێک عەقدەکەت چۆنە؟ باسی ناوەڕۆکی عەقدەکە بکەم ینی زۆر زۆر پێداگیری لەسەرەکەی بۆ خۆی چەند شتێک هەیە مەسەڵەن یەکەمیشت سەعر باشە و با بڵێن کوالەتی شوێنەکە و ئەوەش ئێستا بۆتە با بڵێن بۆتە مۆدلێک لە لایڤ موزیک کە تۆ هەفتانە لە شوێنە دەرکەوی باشە یعنی عەقدی مانگانە و ساڵانە هەیە یاخود بۆ جارێکە چی ئیتر ئەوانە کوالەتی شوێنەکە لە چ ڕوویەکەوە واتە شوێنەکە بەناوبانگ بێ یانیش لە شوێنی هونەرمەندەکە کە گۆرانی ئەڵێ مەبەست ستێج و بۆ خۆی شەرت نییە ستێجش چکە با بڵێن لەو ئاخیرانە تۆزێک لایڤ موزیک باو بووە بەس لە کوالەتی شوێنەکەمە بەستمەوە کە با بڵێن چ جۆرە خەڵکێک سەردانیەکە ئەی ڕات چیە لەسەر ئەو ئەقدانەی کە ئەکرێ ئایا زیاتر لە بەرژەوەندی هونەرمەندانە یان لە بەرژەوەندی شوێنەکان بۆ خۆ وەکوتیان سووری هاتون بازارمان نەماوەوە بەجدی سعرەکان تەواو با بڵێن دوو لیڤڵی هەیە یاخود زۆر نزمە یاخود تەواو باشە لە بەرژەوەندی هونەرمەندەکەیە جا لێرە لە شار بۆ شارە گۆڕێ لە شوێن بۆ شوێنە گۆڕێ ئیتر نازانم چۆن پێ سپاجا لەوانەیە بۆ نمونە خاوەنی یەکی لە ڕێستۆرانتە گەورەکان ئێستا بینەرمان بێ باشە تۆ خۆ گوێ لە قسەکانی تۆ بوو کە ئەڵێ من نامێ هەموو شوێ دەرکەوت ئەویش لەوانەیە بۆ نمونە ئەو خەڵکێک کە ئەیەن حەزیان لە جوێکی هونەری بێ باشە لەو کاتێ ئەڵێن ئێمە ئەگەر پەنانە بین بە هونەرمەندێکی عەرەب و نازانم و تۆڵی سووری بیان هەر شوێنێکی تر بێ ئەفە کاکتەوە نایکە یان بۆ نمونونەکانی ناڵم نایکەم کاکایکەم بەڵام ئەڵێ نامێ هەموو شوێ دەرکەم بەڵام ئەو ناچارە لەوانەیە بێوێ زۆربەی شەوەکانی کەشێکی هونەری و باش بۆ کڕیارەکە بۆ مەسەڵەن میوانەکانی دەستەبەر بکە سیرکە گۆرانی بێش هەیە هونەرمەند هەیە باشە گۆرانی بێش ئەوانن کە مەسەڵەن چۆن پێت بڵم مثلا لایڤێکی تەواو بەخۆتەنێ بەڵام شرت نییە هونەرمەند لایڤش تەواو بەخۆ دێبێ هونەرمەند پاکێجی کاملە خۆتە زانی حتا لە ڕووی ستایلەوە لە ڕووی هەڵبژاردننی گۆرانیەوە ڕەنگە سەوتێکی محەدەدی هەیە باشە جا من حەزم لێ زیاتر بسمن لایانی هونەرمەندەکە مەسەن زۆر کەس هەیە کە لایڤەکە بەبێ کلیپ مەسەن ڕەنگە هەموو شەوێش لایڤی هەبی لە شوێنی جیاواز لە هەموو شارەکانیش باسە زیاتر ئەوانە بۆ لایانی لایڤ باشن باسە بەس وەکو هونەرمەند کە تو بووی بە هونەرمەند خاستان خۆمان دوو شارین باشە سێ شارین تر ئەبێ بیری زیاتر گەورەتر بکەوە کۆنسرت بەڕای من
ئەچێتە قالبی هونەرمەندەکەەوە زیاتر. طبعا تاجان کێ ماڵین لایڤ موزیک مە بەسمان شەوە ئاهنگکانە بەڵام ئێستا بە زمانەکەی خۆمان دیمە زیاتر هەڵن لایڤ موزیک باشە. طبعا ئەوەی کە ئێمەش مەسەلەن ئامانجمانە لێ بکۆڵینەوە تاکو و بیڵێن و یان پامێ بیگەێنین و بزانین وەڵامەکەمان لە ئێوە دەستکەوێت ئەوەیە دەوترێت کە لە کوردستانە من هەڵکەوتی ئێمە وایە زۆرێک گەشتیار ڕوو لە هەرێمی کوردستانەکە باشەم گەشتیارانە لەوانی سەردانێکە لە ڕستۆرانتەکان بکەن ئەمانیش لانی کە مەتوانین لە ڕێگەی هونەرەوە ئەڵێن ئاشناون بە کللتوری ئێمە بەڵێ بۆ تاواکردن ینی ئایا ئێوە ناتوان لە ڕێگەی هەموو هونەرمەندەکان بە تایبەتی گەنجەکان ئەڵێم لە ڕێگەی ئەو شەوە ئاهنگانەوە مەسەرەن ئاشنای هونەرمەندە کۆنەکانی خۆمان بکەمەوان پێیان بڵین کە کللتوری ئێمە بەم شێوەیە هونەری ئێمە بەم شێوەیە موزیکی ئێمە بەم شێوەیە ڕاست ئەکیت ئەوە پوینتێکی زۆر باشەوە بێت تەرکیزی سەر بکرێ هێوادارم کە سەحاب ڕێستۆرانت و کافتریاکان احتیمال زۆر بەشتە بدەن بەسۆک و پێشتر پێم وتی هونەرمەند و گۆرانی بێژ ئەوەی فەرقا من کە لایڤ موزیکەکەم من نەزانم کە خەڵکی خۆم لەگەڵم دێ باشە ئەوەی کە تەها ئەناسێ لەگەڵم دێ بەس فەرقی لەگەڵ گۆرانی بێژەکە زیاتر وەکو ئەکسترا سێڤیس شتیش بخۆین هەڵا پێم ناخورێ وەکو ئەکسترا سێڤیس بەکاردێ باشە مەسەلەن شوێنێکی غەرەباڵغ هەیە باشە کابرا هەموو شتێکی ئۆکەیە دێ گۆرانی بێژی دێن وەکو ئەکسترا سێڤیس باشە بەس کە من ئەبێت تەحزیراتش تاوە بکرێ ئەو وختێتم لایڤ موزیکەکەم من بەستم نەچیە چۆن ئەوان ئەوە بەکارهێنن بۆ شتێکی مەبەست ئەوەیە یاخود بڵێ چی من ئەمەوێ کە لایڤ موزیک لەو کاتەیە بکەم کە ئیحترامێک تاو بە لایڤ موزیکە بدرێت چۆن هەنگێک مەسەلەن لە ڕووی ڕێکلامکردنەوە باشە ڕێکلایم بۆ بکرێ و تەحزیراتش تاوا بکرێت نەک مەسەلەن ئەوەی کە تۆ بچیت خەڵکەکەی لێ بچیتە سەر سەحنە و گۆرانی پێش قسەکان باسی لانی ئەمنی و کرد ئەشتی سکوێتی باشیشی دەبێت چێشم لەگەڵ کەس نیە خۆشحاڵ بووین کە ئامادە بووی لەگەڵمانە زۆر وە بە هیوان کە لایڤ موزیکەکانت زیاد پێ شابازیش زۆر تەکیدی لەسەرەوە کردەوە ئامانجبانەوەی لە ڕێی بۆنە لایڤ موزیکەکانەوە ئەوەی ئێمە یکەنیان هونەرمەندانش ئەیکا هەم کولتورمان هەم هونەرمەندە کۆنەکانمان هەم میوزیکە ڕەسەنەکانی کوردی گۆرانی ڕەسەنەکانی کوردی بە گەشتیاران بناسێنن زۆر سپاس منیش زۆر خۆشحاڵ بووم بەخێر بێن بە هیوای ئەوەی کە سوودێک بگەین بە بنێران لەبارەی لایڤ خۆشەویست سپاس. یەکێکتر لەو هونەرمەندانەی کە ئەمڕۆ لە لای من و شابازە و میوانە لە بەرنامەی گەنجانە دێرەیە کە یەکێکە لەو هونەرمەندانەی کە چەند ساڵێکی کەمە دەستی بە کارەکانی کردووە بەڵام سەرکەوتووە بەخێر بێ دێرێکیان کارەکانت چۆنە ڕوا کارە هونەریەکانت چۆنە؟ من لە ئێستاە خەریکی بەرهەمێکی تازای خۆمم کە پێشتر خاوەنی دوو بەرهەم بووم بەرهەمێکیان دوێت بۆ بەرهەمێکیشان تایبەت بە خۆم بووە لە ئێستا سەرقاڵی بەرهەمێکی تازەم و ئیشەڵا بە شێوەی ڤیددیۆ کلیپ ئەمیش پێشکەشی خەڵکی دێرە خۆمان هەمومانەزانین هەموو کارێک ئەگەر بیکەی پێویستی بە بڕێک پارە هەیە بڵێن سەپۆرت هەیە کاری هونەریش بە دەرنیە لە هەموو کارێکی تر وەکو دێرەیە کە ئەوێ مەسەن بەرهەمێکی هەبێ زیاتر پشت بە چیە بەستێ؟ ئەگەر بۆ هەموو هونەرمەندێک لە هەموو دنیاە ئەگەر سپۆنسەر هەبێت کارەکەت باشتر ئەڕۆڵاوانەیە ئەگەر سپۆنسەرێ بۆ منە بڕە پارێکی بۆ دیاریکە ئەکرێ هونەرمەندەکەش هەنێژام و خۆم بڕە پارێکیشم خۆر سەر بۆی بتوانم ئیشەکە جوانتر بێ ئەوە ئەگەڕێتەوە سەر و هونەرمەندە خۆی و لەگەڵەوە شاهەنێجار لەوانەیە ئەگەر کارە هونەریەکانە بەرەو پێش بچێ ئەتوانی و کاتە پێویستە بە سپۆنسەر نەبێت و کارەکانی خۆت تەنها خۆت دێرێک تۆ ئێستا خەریکی خوێندنیشی لە پەیمانگای هونەرە جوانەکان لەگەڵەوەشە کارە هونەریەکانت ئەەکەی چۆنە هەوڵت داوە کە لەگەڵ خوێندنەکە تاواتە دەست پێ بکەیت؟ من پێش ئەوەی چۆن پەیمانگای هونەرە جوانەکان من لە منداڵیمەوە ئێمە خاوەنی گەلەریەکین بەنای گەلەری ئارام و من هەر لە مناڵیمەوە بەرکەوتم بەر چەند کەساتێکی گەورە کەوتووە لە شاعیر لە مۆزیسیان یەکێک لەوانە مامۆستا شێرکۆبێکەس بەختیار عەلی و چەندین کەساتی گەورەی تر کە من لە مناڵیمەوە ئاشنا بووم بەم شتانە بەدەر لە دایک واتە چۆن بۆ نمونە لەو گەلەری کە باسێکی دیتیا هەبوو بۆ گویان لە دەنگی تۆ بوو بەڵێ هەمیشە دوای کۆڕەکان کە خەڵک ئەڕۆیشتەوە کۆبوونەوە ئەکرا و هەنەجا من گۆرانیم ئەوە تو زۆر سەپۆرتیانە کردم ئەوەش بۆ من مهمانێگەر کەسێکی وەها گەورە پاڵپشتیم کە و لە دوای دایک و باو باشە
دێرە شتێکی ئێستا لایڤ موزیکە وەکووە بینینە ناو هونەرمەندە کوڕەکان و گەنجەکانمانە زیاترە بەڵام ناو خانمانە ئەم گەنجانی کە ئێستا بۆ هونەرمەندن کەمتر نازان من هەر بە دەگمەن ئەشیان بینم ئاگاشم لێ نییە زۆر گەڕین بە دوای ئەوەیە ئەڵێن کە خانمەکان بەشداری ناکەن بۆچی؟ خۆی ئەگەر عادەتەن ئێمە سێر بکەین خانمە گۆرانی بێژەکان کەمترن لە پیاوەکان چونکە ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە عادەتەن لە ناو کۆمەڵگا شەرخەکانە زیاتر ڕێگری لە ئافرەتە کرێ ئەویژەوە ئەگەڕێتەوە بۆ یاخۆت تۆ چواردەورەکە زۆر گرنگە سەپۆرت بکەن و ئەگەر بێتە سەر مۆزوعی لایڤ میوزیکیش لەگەڵ ئەوە ئێستا خۆشبەختانە چەندین ئافرەتی ژێکە لایڤ میوزیکەکە بەڵام تر ئەویش ئەگەڕێتەوە سەر ڕەئی شخصی بەڵام ئاخر باسی شتێکمان کرد خۆشە ئەزانی کە وتمان کاری هوەری پێویستی بە سەپۆرتە و یەکێک لەو دەرفەتانەی کە بۆ نمونە بۆ گەنجێکی هونەرمەندێتە پێشەوە ئەوەیە کە پێڵەن بەشداری بکە لە شەو ئاهەنگەکانە و بەوە بڕێک پارەی دەسەکەوێت شابازەوە بەس هونەرمەندە تازەکانیش ئەو کارە ناکەن زۆرێک لە هونەرمەندە کۆنەکانیشمان بەشداریەکەن لە لایڤ موزیکەکان ینی بۆ ئێوە بیرتان لەوە نەکردوێتەوە ئەو وەکو سەپۆرتێک بەکاربێن بە تایبەتی خانمەکان وەکو دێرێ بەڵێ شوێن بۆ شوێن کەوتوانی هەنێ جار بۆ نمونە تۆ ئەبینی لایڤ موزیکەکان جوانی بەڵام ئەکرێ وەکو هەموو شوێنێکی تر لە دنیای لایڤ موزیکەکرێ بەڵام هەیە تەنها ئێمە بۆ نمونە بینیومانە تەنها بۆ میوزیکە خەڵک بەزیە چێژ لەوە وەرئەگرێ ینی من شخصیان خۆم کاتێک ئەچمە لایڤ میوزیکەوە کاتێک ئەمەوێ کۆنسێرت بکەم کە بە جدی خەڵک بیە گوێم لێ بگرێت. ژنێر خان خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ وەک بەرنامی گەنجان لەگەڵ هاوکارم دیمەن هاتین بۆ لات و پیرۆزبایی بەرهەمە نوێیەکەشی لێکین کە ئەوە نابێت بڵاو بۆتەوە ئەم باسیێن بەرهەمەمان بۆ بکە ئەمە چەندەم بەرهەمتە و حەزەکەین زانیاری هەم بیسەران و هەم ئێمەش بزانین ئەم بەرهەمە چۆن بوو کردێ چەندێکە ئامادەیە و تازە کلیپە بۆ کردووە چەند ساڵێکە یعنی لە باری هونەری کار ئەەکەم ئەوە بۆ 3 ساڵ ئەڕوات بەڵام وەکو ڕسمیات کە بەرهەمێکم هەبێت و لە تیڤ پەخش بکرێت یەکەم بەرهەمی من لەم ڕۆژانەیە بڵاو بێوانێ بەڵام لە یوتیوب گەڕین زۆری تیابوو زۆری تیابوو وەک وتم یعنی 3 ساڵە من لە مەجاری هونەری کار ئەەکەم بەڵام یەکەم بەرهەمم بووە ئەمە بەلێ بێگومان بەڵام ئەمە یەکەم بەرهەمم بووە ئینشاءڵڵا لە داهاتوو بەرهەمی زۆر باشتر و زۆر جیاوازتر ئەبێ ئینشاءڵڵا ئەم بەرهەمەم لە تێکستی مامۆستا ئاری عەبدولەتیفە و میلۆدیەکەی کاک جەزای ساز بۆی داناوە کاری دابشکردنی میوزیکەکەشی لەلایەن گروپی مۆسیقای لوڕۆ بۆ کراوە لەلایەن کاکە دیاکۆ شەوانەیە ئیشی کلیپەکەی بۆ کراوە کاری تەسویرەکەی بۆ کراوە خۆمان نەزانین هەموو هونەرمەندێک کە تازێتە ناو بوارەکەوە بێگومان پێویستی بە گۆرانیە پێویستی بە کلیپە ئەمانەش ڕاستی بە بڕێک پارە ئەکرێ و ئاگادارین و خۆشتان ئاگادار بۆ هونەرمەندێک کە ڕاستە تۆ دەمێکە لەو بوارای بەڵام تازە مەسەرەن هاتوویتە سەر شاشەکان بە ڕسمی کاری خۆت هەبووە سەپۆرت گرنگە ئێستش بابەتێکەیش لایڤ موسیقە باشە زۆرێک لە هونەرمەندان دەستیان کردووە لە شۆ ئاهەنگەکان بەشدارە بن تا چەند بەلای تۆ گرنگە بۆ نمونە ئەو لایڤ موزیکانە هونەرمەندە تازەکان تیا بەشدار بن و تا سوودی لێ ببین بگومان لایڤ میوزیک ئێستا لە ئێستاە لە مەجاالەی ئێستا زۆر شتێکی باشە و هەم بۆ هەردوو ڕەگەس هەمێ و هەم نێرینەکانمان و باوەڕم ئێستا زیاتر پیاوانمان ئەو کاراکەن نازانم یعنی چ هۆکارێک بڵم لەوەیە ئەقدێکی باش پێشکەش بە کەسانێک نەکرێت کە قبولیکەن ئێستا لەوەیە کە بۆ نمونە خۆم بە نمونە بهێنمەوانێ ئەگەر کۆمپانیایە یان ڕستۆرانتێکی زۆر باش یعنی من لێرە و لەوێ پێم وتراوە بۆ کاری لایڤ میوزیک بەڵام شوێنەکە گونجاو نەبوو بۆم ئەبێت سەرەتا شوێنەکە شوێنێکی گونجاو بێت. تۆ وەکو شنیار چ مەرجێکت هەیە بۆ ئەوەی کە لایڤ موزیک بکەی لە شوێنێ؟ من ئەگەر کەسێک عەقدێکی باش بخاتە بەردەستمەوانێ هەم شوێنەکەی زۆر باش بێ هەم بچێتە وەزارەتی ڕۆشنبیری چاوێکی بهێنرێتەوانێ هەم یعنی بۆی کە بزانن مەرجەکانی بێگومان وایە هەم
یعنی قازانجێکی تابێ بۆ ئەو هونەرمەندەی کە لەوەیە نەوەک بە ناوی هونەرمەندەکەەوە جێگاکەی خۆی گەورە بکرێت. من پێم خۆشە زۆر کە جار ئاوا بێت. ینی لەنا هونەرمەندانی کە هونەرمەندە گەنجانی کە ئەمڕۆ سەردانمان کردوون و لەوانەشی کە بەشداریان نەکرد لە پرۆگرامەکەمانە سەررجەمیان تێبینیان لەسەر ئەو عقدە هەیە یان لەسەر ئەو لایڤ موزیکە هەیە و هەستەکەن کە حەقیان نەخوری ئەو حەقخورانە چییە؟ حەقخوران لە کاری هوەریە باوەڕم نەک لە لایڤ میوزیک لە هەموو شتێک هەیە لە بچووکترین شت کە دەست پێ ئەەکەی هەتا کۆتایەکەی حەقخوران هەیە. باسی لایڤ موزیک بەڵام بۆ لایڤ میوزیکەکە من باوەڕم وایە کە لەوەیە ئەو شوێنەی کە پێت ئاڵەیە سەرەتا بە گروتینەوانیەتە پێشەوانێ بۆلات کە عقدەکەت لەگەڵ ئەکاش شێوازێک بێت و کە عقدەکەی لەگەڵ کردی دوای ئەوە هەسوکەوت و تەسەڕفاتی لەگەڵ تۆ بگۆڕێت. بەڵام تۆ کە عقدت هەیە چۆن ئەتوانێت ئەو من ئاگادارم دوور و نزیک ئاگادارم کە پێشەخت عقد لەگەڵ هونەرمەند کراوە بەڵام دواتر کە یعنی ناوی کافتریاکەی یا ڕێستۆرانتەکەی پێبەرز بۆتەوانەیە ناخۆشی کەوتۆتە نێوانیانەوە یعنی ڕێک نەکەوتووە هەرچەند کە عقدێکیش هەبووە. یعنی من ئەتوانم لەو کاتەیە بڵێم مافی هونەرمەندەکە خوراوە. مافی هونەرمەندەکە خوراوە. باشە ئێوە کۆمەڵی گەنجن کە ئێستا هاتوونەتە ناو هونەرەوە وەکو خۆتەزانی چەند ساڵێکی کەمە لە هونەران پەیوەندیەکانتان چۆنە هونەرمەندەکان بەیەکەوە تا چەند ئێوە خۆتان هاندەیەکەن پاڵپشتی یەکەن تا چەند بەیەکەوە هاوڕێن. من حەز ئەەکەم ئاماژە بە شتێ بکەم بەداخەوە کە لەم ڕۆژانەیە ئەبینین کە هەڵ ئەستن بە شکانی یەکتر. بێگومان ئەگەر هونەرمەندەکانمان پشگیری یەکتر بکەن سەپۆرتی یەکتر بکەن قەیچێکە ئەو بەرهەمێکی جوان ئەنەخشێنێ تۆ دەستخۆشی لێ بکە بۆچی ئەچی ڕەخنەی لێ ئەگری وەکو فزولیەک بۆ ئەو نا تۆ ڕەخنەی لێ مەگرە دەستخۆشی لێ بکە ئەگەر کە موکردێکی هەبوو تۆ بە مەسجێک بە شێوەیەکی جوان پێی ڕابگەیەنە کە لە ناو دەستخۆشەکەی بۆی ئەنووسینەوەک بێت و لە ستۆری خۆت داینێگیان بە کۆمنتێکی ناشرین بەشداربی لێ یعنی هەستەکەم کە ئەو کەسە هەست بە داڕمان و ڕوخانی خۆی ئەکە هەست بە شکانی خۆی ئەکە لەوەیە متمانە بوونیشی کەم بێتەوە. لە کۆتایە هیوادارم کە ینی بەشداری خانمانیشمان لە لایڤ موزیکەکان و شۆهانکان هەبێت هەم بۆی کە بەرەکەوتنێکی باش لە نێوان خۆیان و هەوادارانیان هەبێ هەم بتوان وەکو سەپۆرتێک بەکاری من زیاتر خۆشحاڵ بووم و زۆر زۆر سپاسانەکەم و هیوای بەردەوامیتان. طبعاً جیاواز لە میوانەکانی پێشترمان حەزمان کرد میوانداری تۆش بکەین وەکو هەموو مامۆستایەک هەموو گەنجێک هەموو ئەوەی کە لە بواری موزیکە بەڕاستی دیاری لە کوردستانە بە هیوای سەرکەوتنی بۆ خوازین کە خۆشتر سەرکەوتوی بەدڵ ئێمە شتێک بەڵ ئەمڕۆ ویسمان بەرنامەی ئەمڕۆمان لەوە باس لە لایڤ موزیک لەنا ئەو هونەرمەندانەیە بکەین کە ئێستا دیارن و ئەیکەن توش لەبەری کە ئاسفیت کودوتنی خۆمان بەشداری لەگەڵان و هاوکاریانە ئەچینە سەر ئەو باسە بەڵام پێم بڵێ ئەوەی ئێمە ئاگاداری تۆ هەفتانە لە نێوان شاری سلەیمانی و هەولێرە هاتو چۆکەی هەر لەو ڕێگایی ئاگاداری هەر لەو ڕێگای چەندین کارەساتشم بەسەراتەوە گرنگەوە ئێستا بێزیانە زۆر سپاس. مامۆستاشی بەڵێ ئەم کاتۆ چۆن گونجان ڕاستەکەی من کە سەرەتا لە هەولێر دەستم پێ کرد ماوەیەکی زۆر زۆرە کاری موزیک دەکەم و دەستم بە لایڤ موزیک کرد تقریبی ماوەی 10 ساڵێک دەبێت کە لایڤ موزیک دەکەم و پێش ئەوەش جارم باڵێن لە فیستیڤالەکان بەشداریم دەکرد کاتەکەی من کە زۆربەی کات یعنی من خەریکی هونەرم کێشەم نییە لە هەولێر بێ لە دۆهۆک بێ لە سلێمانی بیان لە وڵاتەکانی تر بێ بەڵام من هونەرەکەم خۆش دەوێت ئەو بۆ من جێگەی زۆر زۆر تایبەتە بۆ من بەڕاستی وتت کە کاتی خەوت بۆ خۆت نهێشتەوە چێشی لێ بینی کە کاتی خەوت بۆ خۆت نهێشتەوە زۆربەی کات شەوان درەنگ کە با بڵێن دەچمە ماڵەوەیان لە هەولێر دەیان لە سلێمانی بی شەوانیش ئاڵەتەکەم دادەنێم تێکەڵی دەبم موزیک دەژەنم ئەوە بۆ من ڕۆحێکی زۆر زۆر پێویست ناکە. باش ئەحمەد ئەڵێن کە لە لایڤ موزیکەکانە ئێوە بەشتان خوراوە وایە؟
بەخوای زۆر نا زۆر نایە ئەو گلیانە چیە بە پێش بەرنامە لەگەڵ دیمەنا گفتوگۆمان لەگەڵ چەند کەسێکا کرد کە بۆ هاوکاری هونەرمەندانن لە شەوە ئاهەنگەکانە ئاوت هونەرمەندەکان بەشمانە خۆن مەقسەی ئەوانە شتی وا هەیە تۆش ئەوەت لێ بەسەر دێ بەڕاستی ئەوە دەگەڕێتەوە سەر کەسایەتیەکان یان ئەو موزیک ژانانەی کە لەگەڵ هونەرمەندەکەیش دەکەن بۆ منە من لەگەڵ چەند هونەرمەندێک کارم کردو لەگەڵ ئەمیان مرتاح ینی قەت کێشەمان نەبووە لەلایەنی مادیەوە لەلایەنی با بڵێن بابەتەکانی ترەوە لەو عقدەی کە ئەکرێت بڵێ لە سەد پاس شەنی بووی دەزانی چۆنا یەک حالەتەیە بۆ منە هونەرمەند بۆ هونەرمەندێکی تر جیاوازە ئەو شتە هەیە و من ئەو عقدەی کە دەکرێت بۆ من 1950 بە 50 ئەو شتە هەیە ئەی لە چەند شوێنە تۆ هەفتانە لایڤ موزیکت هەیە بەخوا من وەکو زیاتریش ئەدبینم لەگەڵ چەند هونەرمەندێکا زیاتر دەرەکەی بۆچی یەکەمین شت من هەفتانە بێچاوی بێ هەفتانەکە با بڵێن هەموو شەوەکانم فولە لەخوا بەزار سواز بۆ ئەوەش دەگەڕێتەوە با بڵێن خەڵک گلەی لە من ناکە و کارەکانی منی بەدڵا ئەو زۆر زۆر دڵخۆشە ئەکید بۆ نمونە من لەگەڵ ئەو هونەرمەندانەی کە دەردەکەوم یەکێک لەوانە کاکە هەرێمە یان کاکە تاها قادری زۆر خۆشەویستە کە لای من زۆر زۆر تایبەتە خۆشم دەوێت با بڵێن ئەوانە هەندێکیان یان کاکە سەنگەر کەمالە ئەوانە هەندێکیان ینی فەنانێکی جوان و دوو با بڵێن لە موزیک تێرەگەن تایبەت کاکە هەرێمە لەگەڵ کەسانێکا گۆرانێ من کە ستایلەکەیان بەڵێ بەڵێ وایە ڕاستەکەی کە من سەرەتا چوومە لای کاک سەنگەر کەمان ستایلەکەی من و ئەو زۆر جیاواز بوو تۆزە خێرا بەڵێ زۆر 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 جیاواز بەڵام ئێستاکە هەم من هەم کاکە سەنگەر کە با بڵێن هەر تۆنێک دادەگرم ئەوش دێتە سەر هەماش یان بێکەوە ینی تێکەڵبوونێکی زۆر زۆر چاکمان کرد لەگەڵ کاکە تەهاش ئەویش با بڵێن مستەوایکی زۆر زۆر باشی هەیە و بێکەوە زۆر زۆر باشە تا چەند بە گرنگی یازانی کە لایڤ موزیکە بێ شەو ئاهەنگ هەبێ لە کوردستان با بڵێن دووشت هەیە لێرەدا کە زۆر زۆر گرنگە بۆ لایڤ موزیک یەکەم ئاستی هونەرمەندەکە با بڵێن ئاستی هونەرمەندەکە لە لایڤ موزیک بە دیار دەکەوێت کە بڵێن ئاستی تەبەقەی تۆنی چۆنە یان با بڵێن ئاستی فەنیەکەی چۆنە تێدەگەی دووش هەم ئەو هەوادارانەی کە حەزیان بە دەنجێتی دەتوان لە نزیکەوە ببین و چێژ لە دەنجی وەرگن ئەوە زۆر زۆر گرنگە هەم هونەرمەندەکەش بۆ خۆی لایەنی مادی و ئیسفادەیەکی باش دەکات بەڕاستی زۆر زۆر خۆشحاڵ بووین کە لەگەڵ تا دانیشتین بەیوان کە هەروە سەرقاڵبی و چونکە بەجددی گەنج پێویستە سەرقاڵ بێت و بە هیوان کە هەردەم بەردەوام بی لە کارەکانت دوای سەرکەوتنی زیاتر لەخوازیین و بە هیوان دەستی ئەو کەسانی تریش بگری ئەو ئاسمانی تر کە ئەیانێ بەشدار بن لە شەو ئاهەنگەکان و بێنە پێشەوە هەموو کات لەگەڵ یانم زۆر زۆر سپاس دەست خۆش بۆ بەرنامە جوانە ئەو بەرنامە جوانە دەستان خۆش بێ بەڵە بەڕێزانێکێک لە میوانەکانی ئەم ڕۆمان کاک بەرزان بابانیە کە ئەوەندە نابێ نوێترین کاری بڵاو کردوەوە کاک بەرزان خۆشحاڵ بووین کە ئەم میوانداری قوبوڵ کردی قوربانەوە کاکە شاوازیان زۆر زۆر سپاس کاک بەرزان وەک خۆت ئاگاداری ئێمە کۆمەڵێک گەنجمان کە لە بواری هونەرە کارەکەن توانیویانە بە هونەرەکەیان و بزنس بکەن بەڵام چۆن وا بکەین کە بە شێوەیەکی گشتی هەموو ئەو گەنجانەمان کە دێنە بواری هونەرە وەکو بزنس بتوانن بەکاری بێنن هونەرەکەیان خۆی لە ڕاستیە عنی ئەو کەسێک کە ئەبێ بە هونەرمەند مەرز نییە هونەرەکەی وکو بزنس بەکار بێنێ مەرز نیە ئەو توانایی تیابێت کە بتوانێت بزنسی پێ بکە ئەوش توانایەکی تایبەتی بەتەئکید بۆ منە ئێستا من کە لێرە دانیشتوم لەواچە ئەو توانایم نەبێت لێرە گۆرانێکان بۆ بڵم پێگەی بۆ نمونە ئێڵەن مەبەست ئەوەیە یعنی هونەرمەندێک لەوانەیە توانێت ئەوەی نەبێت کە لایڤ موزیک بکە ڕاستەو خۆ لەگەڵ جمهورەکەی و لەگەڵ کەسان باشە هونەرمەند هەیە توانای نیم سەعات گۆرانی وتنی هەیە بەلای هونەرمەندیش هەیە ئەوە نمونونەکان دیارە ئێستا لە ساحەکان و لای موزیکەکان و بزنسەکان توانێت 4 ساعت ساعت گۆرانیان هەیە و دەنگێکی باشیان هەیە و یعنی قوتێکی باشیان هەیە بەڵام هونەرمەندیش هەیەتە سەر شاشە باش ناتوانێت کۆپلێ گۆرانی بڵێ بەلای ئەوە زۆر مهمە ناتوانێت بزنسی بکە ئەو تۆ بەشێک لە هاوڕێکانە لایڤ موزیکەکەن ئەو هاوڕێیانە و ئەو هاوڕێ هونەرمەندان و توانیوانە بە لایڤ موزیک مەسەلەن لانی کەم تۆزێک خۆیان بژێن یا سەپۆرتی کارەکانیان بکەن کلیپێ بکەن چوزانم سیدیە بکەن ینی لایڤ موزیک لە کوردستانە بۆ گەنجە هونەرمەندەکانمان توانیوێتی ببێ بە سەکۆیەکی باش بۆ ئەوەی کە پاریتیا پیا کات و لە هونەرەکەی بەکاری بێنێ
هونەرمەندەکانمان ئەمانەی کە ئێستا خەریکی لای موزیکن هەمویان لەخوا بەزیابێ وەزعێکی باشیان هەیە و ئەتوانن لە مانگێکا کولی نەفەرێکیان تراکێک بڵاو کاتەوە لەسەر سپۆنسەری خۆی یعنی بە سپۆنسەری خۆی توانێ بڵاوی کاتەوە و بە لای موزیک و تۆش هەوڵداوە لایف موزیک بکەیت من پێشتر ساڵی 2016 کە دەستم پێ کرد پێشەوەی هیچ تراکێکی خۆم بڵاوکەمە لایف موزیکم کرد کەم کەسە بوو لایف موزیکا من دەستم پێ کرد وەڵام تر دوای ئەوە کشامەوە بەس ئیشەڵا گەڕێیتەوە ئیشەڵا دەست پێکەمەوە ئینشەڵا زۆر باشە من ئەمە بزانم کە بەرزان بابانی چۆن ڕێنمایی گەنجێکە کات کە ئێوە بێتە ناو دنیای هوەریەوە دەنگی خۆشە بەڵام نازانێت چۆن ئەو ڕێگایانە بەکاربێنێ بەو ڕێگایە بڕوا کە تاقە و توانای خۆی بخاتە بەردەم خەڵک خۆی لە ڕاستیە کاکە شاباس ئەگەر بتەوێ ڕێنمایی هەنێک هونەرمەند بکەیت ئەبێت لە ئەوڵەوە بۆ نمونە ئەو کەسێک کە ئەوێ بێ بە هونەرمەند بە هەرێکی باشی تیاابێ بەڕاستی تاقێکی زۆر باشی تیاابێ ئەخ گەنجمان هەیە بەهرەکەی هەیە و بەڵام دەرنەکەوتووە دەرنەکەوتنەوە لە دەزمنانی عی من ناتوانم نەسیحەتیش کەسێکم بۆ دەرکەوتن چونکە منیش پێویستم بە دەرکەوتنە ڕاستێکی هەمومان پێویستمان باش بەڵام چۆن دەرەکەویت ئەو مهمە ئەمیش مەبەسم ئەوەیە چۆن دەرکە ئەو کەسێک کە ئێوە بێ بە هونەرمەند ئەو ڕای خۆمە با نەوێ بە شتێک بەڕای من ئەبێ پێش هەموو شتێک خۆی فێری موزیکە بۆیە باگراوندێکی سەقافی باشی هەبێت دوای ئەو وردە خەریکی لای موزیک بێت و لای موزیک خۆی دەرخا و پرس بە هونەرمەندەکان بکە پێشەوی ویستراکێ بکە پرس بکە ئایا من ئەم گۆرانەیە وتۆتە بۆ منەی هونەرمەندی گەورە عەدنان کەریم هونەرمەندی گەورە ماملێ هونەرمەندی گەورە کاک زەکەریا باش ئەم گۆرانیانە وتۆتەوە گوێی لێ بگرم بزانە چۆنە من گوێی لێگرم تۆ گوێی لێگری ئەگەر بە دڵمان بوو بێ ڕائێکی باشی لەسەر بێن و پشتگیریەکی باشی کرد زۆر باشە دەست خۆش بۆ کاتێککە بۆ ئێمە تەرخان کرد کە دەرفتە بە بەرنامەی گەنجانەدا و لەگەڵمانە دانیشتی بە هیوان کە لە داهاتووە کۆمەڵێک بەرهەمی باشتر و زیاتر هەبێت و هیوای سەرکەوتنی زیاتر زۆر سپاس